والله ئێمە داواقی خۆمانەکەین ئێمە شەکەین ڕۆژانە کرێکارین لەسەر ئەو جادەی شەکەین ئەو کرێکارمانێ و ساقین و ئاوەدەین و داراوەدەین شەو ڕۆژ خەریکین ئەو دوومان معاشی نەداوە پێمان کابرا معاشەکەی ئێمە سەر حکومەتە یعنی مەگلێمان لە کۆمپانیا نییە کۆمپانیا ئەگەر حکومەت معاشەکەی باتێ و سلفەکەی باتێ ئەو لە کاتی خۆیان معاشیا بە ئێمە بەس دوو مانگە سلفەی نەداوە بە کۆمپانیاش باش نەداوە ئێمە کرێکارمان هەیە ئێستا حالیان 250 نییە لە ماڵە ئەوە ئەمڕۆ لەو کۆمپانیاەوە کە هاتێتەوە بەرما هەرچی دوکاندارێکیش باغمانەکە کاکە ئەرسیان کە چیان لەکە گشتمان قەرزاری دوکاندارین کاک دوکانداری چاوان لەوکە ئەوان معاش بدەن کە ئێمە معاش نەبێت چی بکەین لەبەرەوە نەچوین بۆیش ئەگەر ئەوان پارەی مەسەرفێن ئێمەشی خۆمانەکەین ئەم پێشەمە سەر دوو مانگ ئێمە معاشمان تاخیر بووە دوو مانگی ڕێکە دوو مانگ زۆرە بۆ کابرەیە کە هیچ داهاتێکی نەبێ ڕۆژانە لەسەر ئەو کرێکاری بکەیکە فەقیر تەواو چاوساوەتەوە پەتی قسۆتە ملی فەقیر کار ئاوڕێ لە فەقیر بدەنەوە فەقیر لەژێر زۆر تعزیمایە فەقیری وامانتیایە ئێمە کرێکار لەم کۆمپانیا ئیشەکەین مانگی بە 350,000 سایق 400 کرێکار 350,000 ئایسە کرێکارمانتیایە قەناعەتی بێتیان لەوانەیە نەتوانێت مریشکە بکرێت بۆ مناڵەکان یاوەڕە بیخوا هەمی فەقیر و هەژار و چینی چاوساوە داماوە ئەگەر حکومەت کارێکی وا بکە بەخت خاتم بڵماوەڵی زوڵمان ناڕەحەتە بەڕاستی ناڕەحەتە ئەبێ ئەوڕمان لێ بۆنە بە حکومەت بە سەرۆک حیزبەکان بە گشتیان بە هاوڵاتی گشتی حکومەت بە ئێمەوە جوانە ئێمەش بە حکومەتەوە جوانین حکومەت ئێمە حکومەتین ئەبێ ئێمە هاوکاری حکومەت هاوکاری ئێمە بکە علاقەی بینی کۆمپانیا و حکومەت ئەوە علاقەی بە خۆیانە بەڵام پەت نەخاتە ملی ئێمە ئەو پەتە خاتە ملی کۆمپانیەکە پەتە خاتە ملی ئێمە چینی چاوساوەی سعات بەیانی حوتە چینە سەر ئیش خۆی بێت لە حوت بچین بڵانەوە لە 6 چین لە 6 نیوە چینە سەر ئیش هەتا 11 نیوە ڕۆتێن لە 11 نیوە لە 12 ئەڕۆین لە 12 نی لەیەک لە 12 نی لەیەک ئەڕۆینەوە تا سێ ئێوارەی ئێمە لەسەر ئەم ئیشەی فرێدەین تانجی فرێدەین سەگ فرێدەین ئەنواع و ئەشکال پیسی لەم جا دەوینانە ڕێژەی پارەکەمان ئەوەیە مانگی 350 دەرماهەیە کرێکاری پاکەرەوە ساقەکانی مانگی 400 یانە